ئەبێ حەزکەین خەڵک لە ئارامیا بێ، ئەبێ کاتێک کە ئەبینین هاوزمانەکانمان لە ڕۆژ ئاوا تۆپباران ئەکرێن، مناڵ بێ باوکە کرێ، ئافرەت دەربەدەرەکرێ، خەڵکی سبیل و خەڵکی بێگوناحە کوژرێ، ئەبێ پێمان ناخۆش بێ. دژی لەشکرکێشی سوپای تورکیا بۆ نێو خاکی کوردستان مامۆستایانی ئاینی بەرپەرچی ئەو زوڵم و خوێنڕشتنە دەدەنەوە کە لە خەڵکی ڕۆژئاوا دەکرێت. مامۆستایان لە وتارەکانیاندا دەڵێن هەرچەندە ئەگەر خەڵکی ڕۆژئاوا لەسەر هەر دین و مەزهەبێک بن، دوجار ئەوان مرۆڤن و نابێت خوێنی هیچ کەسێک بەناحەق بڕێژرێت و خاکی داگیر بکرێت، چونکە ئەوە پێچەوانەی بەها پیرۆزەکانی ئیسلامە. لە وتاری هەینی ئەمڕۆژدا لە زۆربەی مزگەوتەکانی کوردستان لەلایەن مامۆستایانی ئاینیەوە ئیدانەی هێرشەکانی تورکیا کرا بۆ سەر خاکی کوردستان. ئەوەی کە لە کوردستانی ڕۆژئاوا ڕوویداوە بەڕاستی و ڕوئەدا ئەو لەشکرکێشەیەکە هاتوونەتە ناو خاکی کوردستانەوە، هاتوونەتە ناو وڵاتێکی تەوەجگە لە وڵاتی خۆی، ئەمە تەحەدایە. فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم. من قتل دون ماله فهو شهيد، من قتل دون نفسه فهو شهيد، من قتل دون عرضه فهو شهيد. هم مشتانه براستي لێرەوە ئەوە بروژێنەری کوردانی ڕۆژاوا ڕەنگە ئیلتیزاماتی دینیان نەبێ بۆ مەلاونە دیفاعیان لێکا. ئێمە لەبەر کوردبوونیان دیفاعیان لێ ناکەین، لەبەر ئینسانبوون و مەزڵومبوونیان بەرگریان لێکەین. موقفی مسلمانەوەیە بەرگری لە مەزڵوم کە ئەگەر غەیرە دینیشی بێ. ئەمما ئەگەر برات بوو، مسلمان بوو، مەزڵوم بوو، مافێکی تری برایەتی و هاوزمانی و هاوڕەگەزیشی بەسەرتەوەیە. ماوەی چەند ڕۆژێکە سوپای تورکیا دەستی کردووە بە بەردومانکردنی گرێسپی لە ڕۆژئاوای کوردستان و تا ئێستاش چەندین هاوڵاتی مەدەنی بەهۆی ئەو بەردومانانەوە گیانیان لەدەستداوە و زیاتر لە 7,000یش ئاوارەی شارەکانی دیکەی سووریا بوون. لە بەرامبەر ئەو هێرشە ناڕەوایی تورکیاش بۆ سەر ڕۆژئاوای کوردستان وڵاتە زلهێزەکان هیچ هەنگاوێکیان نەناوە. هەرچەندە ڕۆژی پێنجشەممە ئەنجومەنی ئاسایش کۆبەوە و بەڵام هیچ بڕیارێکان بۆ ڕاگررتنی ئۆپراسیۆنەکانی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان نەدا. بەڕێوبەری گشتی ئەوقافی سلێمانی دەڵێت دژی هەر داگیرکاریەکین کە بۆ سەر خاکی هەر وڵاتێک بکرێت و لە ژێرناوی ئیسلامەوە هێرش بکرێتە سەر هاوڵاتی مەدەنی و خاکیان داگیر بکرێت. بەداخەوە ئێمە کە ئەڵم یەک ڕیزیمان لە ئاینی شانیە سەرەتا ئەردۆغان و ئەو حیزبەی ئەوان هەندێ هەنگاوی باشیان بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلام و هەندێ ئیسلاحاتیان کرد، ڕەنگە هەندێک تەئیدکردن هی ئەو کاتە بێ، بەڵام ئێستا پێم وانە هیچ مامۆسایەکی ئاینی کورد نە لە بەرژەوەندی کوردایەوە نە لە بەرژەوەندی خۆیەتی وە نە بۆ ڕەوای ئەزانێک لەشکرکێشی بکرێتە سەر کوردانی ڕۆژئاوا و هەمومان ئیدانەی ئەەکەین. پێم وایە هیچ مامۆسایەکی ئاینی ئێمە نە ئیسلامیەکان نە ئەوانی تر نە کەس تەئیدی لەشکرکێشی تورکیا ناکرد. ڕۆژی چوارشەممەی ڕابردوو سوپای تورکیا لەشکرکێشی بۆ نێو خاکی کوردستان دەست پێ کرد و ئۆپەراسیۆنەکەی ناوناوە ئۆپەراسیۆنی کانی ئاشتی. لەشکرکێشی سوپای تورکیا بۆ نێو خاکی کوردستان لە ناوخۆی هەرێمی کوردستان و دەرەوەدا ئیدانە دەکرێت و بە پێشێلکردنی سەروەری خاکی کوردستان ناوزەند دەکرێت، داوا لە کۆمەڵگەی مەدەنیش دەکرێت دەست بەجێ تورکیا هێزەکانی پاشەخشە پێ بکات و بەردومانەکانی ڕابگرێت.